بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پێشبینی دەکرێت هەفتەی داهاتوو کابوونەی سوودانی لە پەرلەمانی عێراق متمانەی پێ بدرێت و چاوەڕوانیش دەکرێت لە کۆتایی ئەم هەفتەیە سەردانی هەرێمی کوردستان بکات. ئەوەی کە بە هاوڵاتیان گرینگە ئایا حکوومەتە دەتوانێت چ خزمەتگوزاریەک پێشکەش بکە ئەوەی بە هاوڵاتیان هەرێمیش گرینگە تا چەندێک لەم کابینێدا کێشەی نەود و کێشەی بودجەی هەرێمی کوردستان چارەسەر دەکەیت. لەگەڵ دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق قسە لەبارەی پێکهێنانی حکوومەتی عێراق و پرسی موچەی موچەخۆران هەروە بودجەی هەرێم و کێشاڵ پەسێت داواکان دەکەین. کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاس کاک حەکیم. سپاس سەرتا بەر لەوەی کە بزنێ سەر ڕوودارایەکە پرسیارێکی سیاسی لێ بکەین سەبارەت بە پرسیال بژاردننی سەرۆک کۆمار کە کێشەی دروست کرد بوو لە بینی پارتی ویکێتی کاندیدی کێیە و بوو بە کاندیدی کێ و چۆن دەرچوو بەڕێز سەرنج چی بوو و پێ دوای سەرۆک کۆمار دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت کێستا لە پشکی کوردە و دەستبەکار بووە لە مەسەلە داراییەکان مافە دەستوریەکان. سپاس کاک حەکیم. سڵاو و ڕێزم لۆ جەناب و لۆ بینەرانی خۆشەویستی کەناڵە بەڕێزەکەتان. بە حەقەت مەسەلەی سەرۆک کۆمار ئێمە پێشتریش قسەمان زۆر لەسەری کردیان لەسەر مەسەلەی ئەو دەسەڵاتانەی کە سەرۆک کۆمار هەیەی. سەرۆک کۆمار لە ناحیەی قانونی ئەگەر بێت و تەماشای بکەی هیچ دەسەڵاتێکی تەنفیزی وای نییە کە بتوانی شت بکات. بەڵام عادەتەن شەخسیەتی سەرۆک کۆمار زۆرتر دەور دەبینی لە مەسەلەی دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار. یعنی ئەوە دوو شتی جودانە. دایمەن ئێمە لە ئیدارە گوێمان لێ دەبی کە ئەنواع زۆر جۆرە سەلاحیات هەیە. ئەجا سەلاحیاتی ڕسمی هەیە کە بەداخەوە سەرۆک کۆمار لە سەلاحیاتی ڕسمی ئەوەی کە مرتەبیتە بە بڵێن ئیدارەی تەنفیزی وڵات هیچ دەسەڵاتێکی ئەوتۆی نییە. بەڵام دەسەڵاتێکی مەزدەڕێکی تر هەیە لۆ دەسەڵات کە پێی دەگوترێ قبول سەلاحیە. واتە چەند ئەو خەڵکانەی بەغدا ئەو سەرۆکەیانیان ئەو شخصیەتەیان قبولە و گوێڕایەلی دەبن بە ذاتی خۆیان نەک بە قووەتی قانون. ئەجا ئەوە زۆر دەورە بیرێ بن دایمەن دەڵێن بەداخەوە جەنابی سەرۆک مام جەلال ڕەحمەتی خوای لێبیت شخصیەتێکی وای هەبوو کە لە دوای ئەو هەر کەس ببیتە سەرۆک کۆمار ناتوانانی ئەو کەلێ نەپڕ بکاتەوە. لۆیەدا ئەوەی بە هەر کەس ببیتە سەرۆک کۆمار پێت بڵێم ناتوانی ئەو دەورە ببینی کە پێویستە بیبینیت و ناتوانی ئەو جێگایە پڕکاتەوە کە ئەو فەراغ گەورەی کە سەرۆک مام جەلال بە ڕەحمەت بێ بەجێهێشت. ئەوە جانبەکە. جانبی دووەم ئایا لەسەر چێ حسابە سەرۆک کۆمار بە تەکید سەرۆک کۆمار ئەندامێکی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵام ڕاستە پارتی دموکراتی کوردستان و حزبەکانی تریش ڕەیان لەسەر ئەوە بوو کە دکتۆر لەتیف بیت لە جیاتی دکتۆر بەرهەم. تەنها فەرقەکە لێرەیە. بەڵام دەبێ هەمومان ئەو حقەتە دەزانین کە کاک دکتۆر لەتیف بێزگەلەوەی ئاوەڵزاوای مام جەلالی ڕەحمەتیە ئەندامێکی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لەسەر کاتێک کە پۆستی وەزاریشی هەبووە لە بەغدا لەسەر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی وەزیری هەبوو و بە ڕەحمەت بێ لە زمانی جەنابی سەرۆک مام جەلال کە ئێمە لە بەغدا بووین دوایی کە تەقاعد بوو لە وەزیریش مستەشاری پێشکەوتووی جەنابی سەرۆک مام جەلال بوو. ئەجالۆیە ئەوە باوەڕ ناکەم ینی ئەو قسانەی کە دەکرێت کاکە حەکیم مجرد قسەی فەیسبوک و قسەی ئەولایە فقط ئینەما هیچ گومانی تێدانە کە لەسەر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵێ بەڵێ بەس قسەیە لەسەرەوە کاندیدی کێوە چووکە سەرۆکی یەکێتی و توی کاندیدی پارتیمان کاندیدەکانی پارتیمان شکاندووە و لە بەرامبەریجە پارتی کاردانەوەی هەبوو ئەرچەندە ئەمڕۆ فازڵ میرانی باسی لەوە کردبوو کە کاندیدی هیچ لایەکیان دەرنەچوە بەڵام ئەوەی کە ئێستا دەرچووە هەردوو لە پێی ڕازی. بەزەبت وایە خۆی ئەزانی ئەوەی کە دەرچووە هەردوو لا پێرازین لایەنە عێراقیەکانی هەندێکیان پێرازین بەڵام بمانەوێ نەمانەوێ ئەوە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵێ باشە. بەس دکتۆر وتت لە دوای مام جەلالەوە چی دکتۆر فواد ماسووم بێ چی دکتۆر بەرهەم بێ وێسە کە دکتۆر لەتیفیشە بۆ مەسەلەی موچە و بوجە و ئەوانە پێ دوای ناتوانن شتێکی ئەو تۆ بکەن؟ زۆر زەحمەتە ئەزانی مەسەلەی بودجە مەسەلەی موچە ئەوانە پێویستی بە ئیدارەی تەنفیزی هەیە و بە پێویستی بە خەڵکێکی زانا هەیە. ئێمە بەداخەوە
دائما وابیر دەکەینەوە کە ئەگەر یەکێکمان نارد ئەو کابرایە بودجەیەکی گەورە و زەبەلاحی لۆمان دروست کرد قازانجی لۆ ئێمە هەیە نەخێر بودجەیەکی گەورە و زەبەلاح لۆ کوردستان دروست بکەی لەناو بودجات و زەربە لە هەرێمی کوردستان دەی لۆ چونکە بە نەیارانی هەرێمی کوردستان دەڵێ ئەو هەموو پارەمان نووسێ لۆ هەرێمی کوردستان ئیستیفزاز دەبن و تووشی مشکلت دەکەن وەکو ئەوەی کە ڕوویدا لە ساڵی 2021 لۆیە بە حقیقاتە تو دەبێ خەڵکێکی شارەزات هەبی کە بزانی لە چێ شت زیاد دەکاوە لە چێ شت کەم دەکاتەوە لە چێ دەبێت بەو شکلەبی ئەوەیە مەسەلەکە مەسەلەی سیر کە مەسەلەی دانوستان ئەوە نییە کە من بچم سەقفی مەطالبی خۆم بەرزکەمەوە بڵێم وڵا ئێوە 180 میلیارد دیناری ئێمە دۆلاری ئێمە قەرزارن دەبێ بماندنەوە عێراق ئەگەر خۆشی بفرۆشی 180 میلیارد دۆلاری پەیدا نابی ئەنجا ئەوە تەماشەیکە ئەوە زیاتر پێویستی بە مەسەلەی دانوستان لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا هەیە بەڵام ئەگەر سەرۆک کۆمار عیلاقاتی باشی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەبی عیلاقاتی باشی لەگەڵ وەزیرەکان بە تایبەتیش وەزیری دارایی هەبی دەتوانێت طبعاً دەورێکی ئیجابی ببینی بەس نەک ئەو دەورەی کە من و تو لەی چاوەڕێ دەکەین نەخێر بەڵام دەتوانێت تا حدێک تەسیرێکی ئیجابی هەبیت لەسەر مەوزوعەکە باشە بەس سەبارەت بە وەزارەتەکان بەڕێز ئەزمونێکی زۆر هەبووە لە بەغداد ئێستا دانوستان لەسەر پێکێنانی وەزارەتەکانە ئەوەی پشتی کورد دووبارە باسی دەرەوە دەکرێت ئاودانکردنەوە نیشتەجێکردن داد باسی ژینگەش دەکرێت گەریە چوار وەزارەتێک بدرێ یاخود وڵێن سێ وەزارەت بۆ کورتکامیان باشە دەتوانێت سوودی لێوەربگیرێت لە بەغداد بۆ مافە دەستوریەکان بۆ خەڵکی کوردستان کاکە حەکیم بە حقات سیاسیەکان بە جۆرێک بیر دەکەنەوە ممکنە خەڵکی ئابووری ناس و خەڵکی دارایی ناس بە جۆرێکی تر بیر بکەنەوە ئەبن بە گوێرەی ئەو با بڵێن خبرەی کە هەم بووە لە بەغداوە بە گوێرەی ئەو ناسینەم لۆ وەزعی سیاسی لە عێراق و لۆ کوت لە سیاسیەکانی بەغدا باشترین شت ئەوەیە کە کورد داوای وەزارەتێکی ئابووری بکات وەزارەتێکی اقتصادی بکات لە وەزارەتە سیادیەکان لۆ وەزارەتی ئابووری وەزارەتی دایمەن وەزارەتێکی ئابووری کەویش وەزارەتی نەوتیان وەزارەتی داراییە چونکە وەزیری نەوت وەزارەتی نەوت ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لەسەر مەسەلەی نەوت کێشەی گەورەمان هەیە لەسەر کەرکووک و لەسەر مادەی 140 و لەسەر ئەوشتانش بەڵام کێشەی سیاسیەکە ئەوە کێشەی سیاسیە ئەوە لە جانبی سیاسی دەتوانن کوت لە سیاسیەکان لەگەڵ بەغدا قسە بکەن و بگەنە نەتیجەیەک بەڵام مەسەلە ئابووریەکە ئەگەر ئینسانێکی زانا لە وەزارەتی نەوت بیت کوردێکی زانا لە وەزارەتی نەوت بیت دەتوانی دەورێکی زۆر ئیجابی ببینی لە مەسەلەی چارەسەرکردنی کێشەی نەوت و گاز لەگەڵ بەغدا کە ئەوەش تەسیری ئۆتۆماتیکیان لەسەر بارە داراییەکەیەوە هەیە لەسەر وەزعی دارایی و هەروەها دەتوانی دەورێکی باش ببینی لە مەسەلەی دەرچوونی قانونی نەوت و گاز کە کوت لە کوردستانیەکان لە بەغدا ئیتیفاقیان کردیە لەگەڵ حکوومەتی نوێ کە پێویستە لە خلالی حکوومەتی نوێ ڕاستە عمری ممکنە کوردبی ساڵێک و 6 مانگبی یا بڕوالۆ 2 ساڵ بەڵام دەبێ قانونی نەوت و گازێک لەو قانونانەیە کە دەبێت دەربچی ئەگەر وەزیرێکی باشت هەبی دەتوانی تەسیری ئیجابی هەبی لەسەر ڕنگدانەوەیەکی ئیجابی هەبی لەسەر ڕەشنووسی با بڵێن یاسایی نەوت و گاز و دەتوانێت دەورێکی ئیجابی لە پەرلەمانیش ببینی بە ڕوونکردنەوەیەکی علمیانە چاوت لێبی نەک بە ڕوونکردنەوەیەکی خۆ دەرهینان و سنگ دەرهینان نەخێر بەغدا پێویستی بە عەقڵ هەیە ئەزانی لۆیە پێویست بەوە دەکات کە تو وەزیرێکی نەوتی عاقلت هەبی لە بەغدا کە بتوانی تەسیرە ئیجابیەکەی هەبی ئەوە جانبەکە جانبی دووەم ئەگەر نەتوانی وەزارەتی نەوت بەدەستبینی بەڕای من بڕۆینە وەزارەتی دارایی چونکە دائیمەن بە گوێرەی خیبڕەی منی ئەو 10 ساڵەی کە لە بەغدا بووم و من تقریبا لە حدودی 7 تا 8 وەزیری داراییم دیتیە ینی ئیشم لەگەیان کردیە چونکە وەزارەتی دارایی دائیمەن 4 ساڵی تەواو نەکردیە وەزیر دائیمەن 2 ساڵی کردیە و گۆڕایە و برادێکی تر هاتی 6 مانجی کردیە و گۆڕایە و هاکەدا بەو شکلە بووە وەزیری دارایی ئەو وەزیرەیە کە گەورەترین تەسیری لەسەر هەموو وەزیرەکان و لەسەر خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش دەبیت ئەزانێ لۆیە دەتوانی دەورێکی یەکجار ئیجابی زۆر ئیجابی ببینی لە مەسەلەی بودجە لە مەسەلەی موچە
ئەنجا لە مەسەلەکانی تریش دەتوانی دەوری ئیجای ببینی حتا لە مەسەلەی مادەی 140 تەخسیسات دانان لۆ مادەی 140 مەسەلەن دەتوانێت وەکو پێم گوتی ئەمە خۆمان لەوێ بووین ینی وەکیلی وەزارەت تەسیرێکی یەکجار زۆری هەبووە مدیر عامێک لە مالیە تەسیرێکی یەکجار زۆری هەبووە لەسەر وەزیرەکانی تر لۆیە بەڕێی من بەرەو ئیتیجاهی وەزارەتێکی اقتصادی بڕۆین نەک بەرەو وەزارەتێکی سیاسی بەڵام ئەوە ئیشی سیاسەکانەوە ئەمە نامانەوێت زۆر تەدەخل لە ئیشی سیاسەکان بکەین باشە بەس دکتۆر پێ دوایە لایەنەکانی تر ئەو دوو وەزارەتە بدەن بە کورد ئەگەر کورد خۆی داوای بکات هەم نەوت بێ و هەم وەزارەتی دارایش کاکە حەکیم قسەکەی من ئەمن دەڵێم یەک لەو دوانە هەردووچی تەوان 100% ناجێ ئەوە ئەمن دەڵێم یەکێک لەو دوانە بەڵێ وەزارەتی نەوت تۆچێک زەحمەتە بە حقات براشیعەکانمان بماندنێ چونکە خۆیان ئەزانن چ دەکەن لە وەزارەتە بەڵام وەزارتی دارایی پێشتر درایە بە سونەکان و وەدراوە بە کورد لۆیە مەجای ئەوەی تێدایە کە وەریگریەوە باشە ئەی سەبارەت بە بریکارەکان کە بەڕێز پێشتر دوای بەڕێز وەزان پشکی کورد پڕ نەکراوەتەوە لە وەزارتی دارایی چەندە گرینگە و بریکارەوە وەزارتی نەوتیش پێم وایە پشکی کووردە بریکاری وەزارتی نەوت بۆچی و پۆسانە پڕ نەکراوەتەوە ئایا ڕۆڵیان هەیە؟ کاکە حەکیم ئێمە لە بەغدا دەوەکیلی وەزیر بووین هی کورد تەوزیع بوو لە بینی پارتی وێچێتی لەو دەوەکیلە تەسەوڕەکەم تەنها یەک وەکیلمایە ئەویش لە وەزارەتی بیئە کە وەزارەتێکە ئەو تەسیرە گەورەی لەسەر مەسەلەی علاقە لە بینی هەرێم و بەغداوە نییە ئێمە لە حکوومەتەکانی پێشەوە هەڵەیەکی زۆر گەورەمان کردیە کە ئەو جێگایانەمان پڕ نەکردیتەوە چونکە ئەو برادرانەی تر هەمووی خانەنشین بوون هەمومان ئێستا خانەنشینین و خاصەتەن دوو وەزارەت کە من دایمەن باسی دەکەم وەزارەتی نەوت کە کاک معتەسەمی لێبوو لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان و من بووم لەسەر پشکی پارتی دموکراتی کوردستان لە وەزارەت دارایی ئەو دوو وەزارەتە زۆر مهمە و ئێمە نابێت لە دەستیان بدەین لۆیە دەبێ ئەو دوو جێە کورد شەڕی لەسەر بکات دوو برادری گەنج تۆزەکیانی نەک گەنجی گەنج بەڵام چونکە لەوێ عمر بۆتە 6 ساڵ عمری تەقاعد دەبێت چاومان لێبیت دوو ئینسانی خاوەن خیبرە بەڵام زۆر گەورەش نەبن لە عمر بیان نێرنە ئەو دوو جێەوە دەبێت شەڕی لەسەر بکەن ئەو دوو جێگایە پڕ بکرێتەوە ممکنە وەزارەتەکانی تر ئەو ئەهەمیەتیان نەبی لۆ هەرێمی کوردستان و نەشیان بووە بەڵام خۆ ئەویش پشکی ئێمەیە با پڕ بکرێتەوە لۆ پڕ نەکرێتەوە حەقا پڕ بکرێتەوە و داوای حسەی هەرێمی کوردستان بکرێتەوە لە وەکیل وەزیرەکان لە مؤسساتی سربەخۆ وەکو مؤسسەی سوزەنای سیاسی مؤسسەی مافی مرۆڤ مؤسسەی شوهەدا دیوانی ڕقابەی مالی بانکی مرکزی ئەوانە مؤسساتی سربەخۆنە ینی یان مؤسسەی هەڵبژاردن مەسەلەن دەستگای هەڵبژاردن ئەوانە هەموو مؤسسەی سربەخۆنە بەداخەوە هیچ کوردێک لەو جیانە وەکو سەرۆک نەمایە حتا ممکنە ئەندامیشمان زۆر کەمبی لەو مؤسساتانە لۆیە پێویستە بە حقات قیادەی سیاسی لە هەرێمی کوردستان تەنها بیر لە وەزارەتەکان نەکاتەوە بیر لەو پۆستانش بکاتەوە ئیزافەتەن لەو پۆستە عسکەریەکان کە کاتی خۆی ئەمین عامی وەزارەتی دیفاع کورد بووە ڕئیسی ئەرکان کورد بووە مدیری استیخباراتی عسکەری کورد بووە یعنی زۆر پۆستی باشیشمان لە ناو عسکەری هەبووە کە ئێستا بەداخەوە هیچ لەو پۆستانە لە دەستمان نەماون باشە دکتۆر بۆی من ملانەی حزبیەوەوانە پڕ نەکراونەوە یاخود پەیوەندی بە خودی لایەنە عێراقیەکانەوەیە ئەو پۆستانە کە باز دەوکێ ستا پێشتر باز لە 400 پۆستی بەتاڵ دەکرێت کە پشکی کورد بێت لە حکوومەتی عێراقی بەڵێ ئەو خەڵکانە کە باسی پۆستی زۆر دەکەن ئەوە تەنها وەکیل وەزیر و مدەرا عاملینە ممکنە مدیری بەش بن ئەندامی هەیئەکان بن و ئیلە ئاخیریهی بەڵێ پۆستی زۆر هەیە کە حسەی هەرێمی کوردستان دەوێت پڕ بکرێتەوە لۆ پڕ نەکرایتەوە بە حقت کەم تەرخەمی لە هەرێمی کوردستان هەبووە چونکە دەکرا لە کاتێک کە ئێمە لە بەغداد تەسیرمان هەبووە وەکو کورد لە زمانی با بڵێن حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمادی و حتا لە زمانی حکوومەتی بەڕێز کازمی دەکرا ئەو پۆستانە پڕ بکرێنەوە لۆ پڕ نەکراینەوە ئەو کەم تەرخیمیە لە چێ بووە حەقا با بڵێن سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان پێدا بچیتەوە و ئەگەر محاسبەی ئەو خەڵکانش نەکا کە مەسئول بوونە لە پڕ نەکردنەوەی ئەو پۆستانە بەڵام دەبێ لەمە دووە ئەمریان پێ بکرێت دەبێ ئەو پۆستانە پڕ بکرێنەوە لە بەغدا باشە
خوێنەوەی بەڕست بۆ کەسایەتی سەرۆکوەزیرانی نوێ چیە؟ چووکار کاتێک کە حکوومەتی نوێ پێک دێ لایەنە کوردیەکان بۆ نمونە لە جعفەری بێت، دواتر مالیکی بێ، عەبادی بێ، عادل عەبدولمەهدی بێ، مستەفا کازمی بێت، پێشوازیان لێکردەوە بەوەی بڵێن ئێستەشەوە. خوێنەوەی بەڕست چیە بۆ ئەوەی ئێستا؟ ئەزانی خۆی ئەمن وەکو وەزیر تەعاملم لەگەر ئەو پیاوە کردیە ماوەیەکی زۆر دوور و درێژ لە دوو کابینە کە وەزیر بۆ ئەو پیاوە و حتا فترەیەکی کورتیش وەزیری مالیە بۆ وەکالەتەن وەکو شخصیەتێکی باشە، کوڕێکی پاکە، ینی ئینسانێکی پاکە حەقیقەتەن لە ئیش و کار، پیاوێکی هێمن و لەسەرخۆیە لە ئیش و کار، زوو هەڵاستی، جوان بیر دەکاتەوە، ینی بیرکردنەوەی جوانە. هەموو ئەو سیفەتە جوانانە لەو پیاوە هەیە، ئەوەی کە من بیناسم لە نزیکەوە، تەوانە من زۆر لە نزیکەوە دەیناسم. ئەوەی دەبینی کاتێک کە ئینسان دەبیتە ڕئیسی وزەرا ممکنە مەجموعەیەک مەسئولیەتی تر بێتە سەرشانی، ویان ئەو کوتلەی کە ئەو پیاوە لێ هاتیە ممکنە تەسیری زۆریان دوایی لەسەری هەبیت، تەسیری مەسەن چ بە ئیجابی چ بە سەلبی. ئەنجا ئەمە ناتوانین ئێستا پێشبینی بکەین، بەڵام وەکو ئینسانێک ئێستا ئەو سیفەتە جوانانەی تێدانە کە من باسم کردن و ئینسان ناشزانی ئایا لە پۆستی سەرۆک کۆمار ئەی گۆڕیت بە شکلێکی تر یان کوتلەکەی خۆی تەسیری سەلبی لێ دەکاتیان نا ئەوە مۆزوعێکی ترە. باشە دکتۆر ئەوەندەی کە بەڕێز داگەداربی هیچ بەڵێنێک درراوە بەلایەنە کوردیەکان بڵێن لە کابینەکەی محەممەد شیع سوودانی ئەگەر متمانەی پێ بدرێت ئەگەر دراوە لە بواری موچە و نەوت و ئەوانە هیچ بەڵێنێک دراوە؟ ئەزانی ئەمە مشکلەیەکی زۆر گەورەمان هەیە لە گەواڵدا. تەلاعوب بە ئەلفاظ زۆر مهمە، ئەزانی یعنی یاریکردن بە قسە یاریکردن زۆر مهمە. ئەتوو ئەبینی کە مەجموعەیەک وعود دەدەن، خۆوانی تریش پێشی ئەو وعودیان دابوو، بەڵام لە ئاخیری شتێکی زیلۆ زیاد دەکەن. دەزانی دەڵێ باشە بە سەرچاو ئێمە مەسەلەی نەوت و گاز چارەسەر دەکەین، بەڵام بە گوێرەی دەستور بزانە ئەوە گەمەکردنە بە ئەلفاظ. جارێکی تر دێتەوە دەرێ باشە ئێمە موچەتان لۆ چارەسەر دەکەین یان بودجەتان لۆ چارەسەر دەکەین، بەڵام بە گوێرەی دەستور. جارێکی دیدێتەوە دەرێ ئێمە مادەی سەتان لۆ چارەسەر دەکەین، بەڵام بە گوێرەی دەستور. ئەو وعودانەی کە درایە هەموو ئەو وعودانە درایە، بەڵام ئەو کەلیمەی لۆ زیاد کرایە، ئەو دوو کەلیمەیە بە گوێرەی دەستور. ئەنجا لێرە مشکلەکەیە. ئایا بە گوێرەی کام دەستور؟ مشکلەکە لێرەیە. ڕاستە ئێمە یەک دەستورمان هەیە، بەڵام هەر لایەنێک بە زەوقی خۆی تەحلیلی دەستورەکە دەکات و بەداخەوە دەستورەکەشمان ئەوەندە با بڵێن گرێکوێرەی تێدایە کە مەجای ئەوەی دایە هەر کەسێک بە کەیفی خۆی بێ دەستورەکە شێ بکاتەوە یان چۆن لی تێگەیشتی. ئەزانی دەستوری ئێمە بەداخەوە بە شکلێک نەنووسرایە کە ساڕم بیت تەواو، یەک زائید یەکی چاوی دوو تەواو. ئەو مەجاالەی تێدانیە، مەجای تێدایە، مەجای ئەوەی تێدایە کە هەر لایەنێک بە گوێرەی دڵی خۆی تەفسیری دەستور بکات. لۆیە بەڕایی من برادرانی مە دەبواە، بەڵام ئێستا ئیتر عەجەلەیە و ئەتوەزانی ئێستا خەریکە ڕۆژی شەمەدا بنێن ئینشاءڵڵا لۆ دانانی ئەو حکوومەتە و با بڵێن دەنگدان بە حکوومەتەکە ئەو مەجالە نەمایە، بەڵام خۆی دەبی مەفروزە جەماعەتی ئێمە حتا ئەو برادرانی ئێمە کە لە بەغدا قسە دەکەن دەبێت تەنها بە گوێرەی دەستور لی نەگەڕێن بەو عامیە، چونکە شتەکان بەو عمومیەتە نووسرایە کە من باسم کرد. نابیشت بەو عمومیەتە بنووسێت، چونکە سبەی زۆر بە ئاسانی لێت پاشگەز دەبیتەوە دەڵێ کاکە دەستور وا دەڵێ دەبی وا و وابیت. بزانە دەبواە داخلی وردەکاری زیاتر ببن لە شتەکان، چونکە ئەگە داخلی وردەکاری بووی ئەتو دەتوانی مقابلت ببەستیەوە، بەڵام ئەگەر بە عمومیەت لێگەڕای بەو شکلەی کە هەیە بەڕێی من ئەو حکوومەتەش وەکو حکوومەتەکانی تر دەبی ناتوانێت شتی باش لە هەرێمی کوردستان بکات. باشە ئەی ئەوەی کە پێوەستە دکتۆر بە مەسەلەی بودجە بودجەی 2023 پێ دوایە لە مەودواگەر کابینەکە پێکات کە مەساڵ یاسای بودجە نەبوو لە عێراقا، یاسای بودجە دەربچێەوە پشکی هەرێمیش دیاری دەکرێت دەتوانێت دیاری بکرێت لە 2023 لە بودجەی 2023. ئەزانی ئەوە طبعاً کە حەکیم بەتەکید بودجەی ساڵی 2023 دروست دەکرێت، چونکە مادام تشکیلی حکوومەتی نوێکرا
و لۆ علمی جەنابەت بودجەی ساڵی 2023 ئامادە کرایە لە وەزارەتی دارایی هەروەکو پێشتریشە من باسم کرد مەبلەغەکەی لەبەر ئەوەی سەقفەکەی زۆر بەرز بووە لیژنەیەکیاندانە لە ئەوەی بیهین نەخوارێ ئەنج دوایی بنێردێتە پەرلەمان بەڵام لەو حکوومەتی نوێ لێگەڕان بە تەسەووری من ئەو حکوومەتە ناهینیتە خوارێ لۆ چونکە ئەو حکوومەتە هەتا ئەوڕۆ نزیکەی 100 تریلیۆن دینار فائیزی هەیە لە خەزێنەی دەوڵەت چاوت لێبی کاوە نەبووە لە هیچ تاریخەک شتیوان نەبووە لە بەسەلەی بەرزبوونەوەی نرخی نەوت و دووش نەبوونی بودجەی ساڵی 2022 نەکرا مەشاریعی نوێ بکرێت یعنی ئەو مەجاڵی تێدا نەبوو ئەوە دەبینیتەوە سەر ئەو برادرانەی ما کە چەند تەسیریان لە وەزارەتی دارایی دەبیت چونکە ئەوە وردەکاری پێویستە ئەوە ئەزانی لە ساڵی 2021 هەندێک برادەر دەرچوون لە بەغدا و تەسریحاتی گەورەیاندا وتیان ئێمە وامان کردیە و شێرەکیان لەوێ هینا پڵنگەکیان لەوێ هینا وتیان ئێمە سەری شامان پەڕاندیە لە کوردستان و وایان لێکردیانە شامی شەریف توان کاکە ئێوە نابی بەو جۆرە بیرکەنەوە من زۆر جار لە تەلەڤیزیۆنی ئێوە و لە تەلەڤیزیۆنەکانی تر باسم کردێ نابێەوە ئەو قسانە بکەن دەبێ ئێوە داوای هەندێک شت بکەن کە بکرێت نەک شتی گەورە داوا بکەن و خەڵک بکەنە دژمنی هەرێمی کوردستان لە پەرلەمان چونکە گەر لە حکوومەتیش عبرت کرد شەڕی دووەمت لە پەرلەمانە و لە پەرلەمانە تو کەمینەی ئەنجا لە پەرلەمان زەربەیان لێمانداوە بە خۆت دیتت کە بودجەی ساڵی 2019 و 2021 چەند سەغەراتی تێدا بوو و چەند مشکلەی لۆهەرەی گرفتی لۆ هەرێمی کوردستان دروست کرد لێرە پێویستیمان بەوەیە کە خەڵکێکی شارەزا ئێمە ممکنە لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان خەڵکی شارەزامان هەیە ئەو خەڵکە شارەزایانە بچن مناقەشە بکەن و ئەو خەڵکە شارەزایانە نەخەڵ ئینسانێکی سیاسیان ناکرێ خەریزێکی فیزیا بێ لە مالیە قسە بکات مهندسێک بێ لە مالیە قسە بکات مهندس بابچی لە وەزارەتی ئیشغال و ئیسکان قسە بکات زانی ئەو جۆرە تەفکیرە هەڵەیە کە ئێمە هەمان بووە تا ئێستا و حەق بوو دەرس لە بودجەکانی ساڵی 2018 و 19 و 21 وەرگرین چونکە لە ساڵی 20 بودجە نەبوو لە ساڵی 22 بودجە نەبووە لۆ ئەوەی بتوانین ئەو ثەغەراتانە پڕکەینەوە بە شکلێکی علمی و تووشی ئەو هەموو کێشانە نەبین کە هەرێمی کوردستان بەداخەوە لەگەڵ بەغدا تووشی بووە لۆیش ئەمن کە باس لە وەزارەتی دارایی دەکەم باوەڕ بکە وەزارەتی دارایی وەزارەتێکی زۆر مهمە و ئەو شخصی کە لە ناو وەزارەتی داراییە دەوری زۆری دەبیت لە شێکردنەوەی شتەکان لە چاکردنی نقاتە علمیەکان چاوت لێوی بە شکلێکی علمی لەوەی سبەی ڕۆژێ لە پەرلەمان ڕەخنەت لێ نەگیرێەوە کەم نەکرێتەوە لە هەرێمی کوردستان هەروەکو باسم کرد تەسیری ئیجابیشی دەبی لەسەر کولی سیاسەتی بەغدا چونکە وەزیری مالیە ینی هەموو شتێک جەنابەت دەزانی دائیمەن ئەگەر حکوومەتێک بستە شەڕ ئەرێکا کە جارێ ڕاوەستە با لە وەزیری دارایی یەکەم بپرسم وەزعم کووە ئەجا بڕۆمە شەڕ تەماشای وەزارەتی دارایی زۆر مهمە لۆیێ ئەمن باسم لەوە کرد کە پێویستە کورد بیر لە وەزارەتی دارایی بکاتەوە ئەنجا پشتی هەر چێبیت مشکلە نییە بەڵام مهم پیاوێکی صاحب خبرە بچیتە ئەو جێگایەوە ئەو جێگایە پڕکاتەوە باشە بەس دکتۆر ئەوەی کە دانراوە بودجەی 2023 بڵین کۆی بودجەکە بە چەند خامڵێنراوە بودجێ عێراق ئەوەندەی کە ئێستا دانراوە کە بەرە زووتت ئەگەر بڵین کەمیشی ناکاتەوەم حکوومەتە کاکە حەکیمە من زۆر ئەو سوالم لێکرایە حەزم نەکردی ڕقەمەکان بدەم چونکە کاتی خۆش کە لە وەزارەتی دارایی بووم پێش ئەوەی بودجە بچیتە حکوومەت و حکوومەت مسادقەی لەسەر بکار نادبیت نەدەبوو ئێمە ئەرقامەکان ئاشکرا بکەین بەڵام مەبلەغەکە زۆرترە لە بودجەی ساڵی 2021 باشە ئەی وەکو نرخی دۆلار و ئەوانە دکتۆر جارێکتر بێ دوایە دەستکاری بکرێ یاخود لە بودجەی 2023 کە پێشتر بڵین بەرزکرایەوە بەهای دینار دابەزێنرا دیناری عێراقی هیچ پێشبینی دەکرێت شتێک ڕووبدای خۆی دەمێنێتەوە جارێ کاکە حەکیم بەداخەوە دیچان دەڵێمەوە زۆر بەداخەوە ئێمە شتی عەجایبمان لەو حکوومەتەی بەڕێز کازمی گوێ لێ دەبی بەڵێ یعنی شتی وا کە لە عەقڵ زۆر دوورە ئەمن وەکو پسپۆرەکە من تەوان پرۆفیسۆرم لە محاسبەی مالی نەک تەنها دکتۆرام هەیە ئەزانی ئەنجا کاتێک کە ئەو شتانەم گوێ لێ دەبی باوەڕ بکە یعنی عەقڵم ڕادەوەستی خەڵکە کو دەتوانی ئەو شتانە بکات بەو شکلانە یعنی کو کرایە ئەو شتانە مەسەلەن
ئینجا شتی تریشمان گوێ لێ دەبی کە ئەوە معلوماتمان هەیە لەسەری و ممکنە دوای فترەیەکی تر شتی ئەنتیکە تریش ئاشکرا ببی. ئەو هەموو زەربانە لە ملەتی عێراق درایە. یەکێک لەو جەریمانەی ئەبن ناوم ناجەریمە چاوت لێبی ناوم لێنە نایە دابەزینی نرخی دینار بەرامبەر بە دۆلار مەسەلەیەکی اقتصادی بیت نەخێر. ناوم لێ نایە جەریمەیەکی گەورە بە حەقی شعبی عێراقی کرا کە ئەویش دابەزینی نرخی دیناری عێراقی بوو بەرامبەر بە دۆلار. بەڵێ. چونکە ئەتوو زەربەیەکی ئەوەندە گەورەت لە فەقیر و هەژاری ئەو وڵاتەدا کە تەسەوور ناکرێ هەمووشمان دەبینین بە چاوی خۆمان پێویست ناکە من وابزانم ئێستا کاتی خۆی شیم کردەوە پێش ئەوەی کاریسەکە ڕوو بدات بەڵام کە کاریسەکە ڕوویداوە تقریبا لۆ 2 ساڵ دەڕوات ئەو کاریسەیە چ تەسیرێکی سەلبی و چ تەسیرێکی خراپی لەسەر ژیانی خەڵکی عێراق هەبووە. ئەنجا ئەو جەریمە عادەتەن جەریمە بە ئاسانی ڕاست ناکرێتەوە چاوت لێبی. جەریمە کاتی پێویستە لۆ ڕاستکردنەوە یعنی بە یەک قەرار ڕاست ناکرێتەوە. ئەبن لەو فترەیە لەگەر زۆر وەسایلی ئەعلامی تریش قسەم کردی و گوتی تم دەبی ڕاست بکرێتەوە بەڵام ناکرێ ئەتوو ڕەسەن ڕاستیکەیەوە چونکە گە ڕەسەن ڕاست کردەوە ممکنە تەسیراتی سەلبی تری بەدواوە بێت. لۆیە پێویست بەوە دەکات حکوومەتی نوێی عێراق بیر لەوە بکاتەوە بە شکلێکی تەدریجی ئەو جەریمەیە ڕاستکاتەوە. ئەنجا چۆن مەسەل لە 1450 بیهێنی تا 1350 جارێک پاشی فترەیەکی تر بیکاتە 1300 پاشی فترەیەکی تر ئەوها بەو شکلەیە بە شکلێکی تەدریجی لە ئەوەی تەسیرە سەلبیەکەی زۆر گەورە نەبی لەسەر باری ئابووری عێراق بە کولی یعنی لەسەر اقتصادی کولی عێراق و لەسەر اقتصادی جزئی و لەسەر اقتصادی فەردی ئینسانیش. باش. بەڕێی من تەسەوور دەکەم ئەو حکوومەتە پێداچوونەوەیەک بکات بەڵام دەبێت پێداچوونەوەکەیان علمی بیت نابێ ڕەتفعل بیت لۆ ئەو فعلەی کە برادەرانی پێش ئەوان کردیان. باشە بەس ئەوە لە بودجەدا دیاری دەکرێت دکتۆر یاخود بڵێن بانکی مرکزی بڕیارەکە دەدا یاخود دەبێت لە بودجەی ساڵانە مەسەری نرخی دۆلار دابەزینی بەحقیقەت کاکە حەکیم کاکە حەکیم تەماشای مەسەلەی ڕاگررتنی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار کە دۆلار ئەوڕۆ عملا ڕئیسەکەیە بەرامبەر بە عملاتی ئەجنەبی لە سەلاحیەتی بانکی مرکزیە بەڵام لە زوعفی بانکی مرکزی حکوومەتی عێراق تەدەخولی کرد و ئیجباری کردن تەوان یەکەم جار بانکی مرکزی لەگەڵەوە نەبوو حەزەکەم بزانی دوای زەختێکی زۆر لە بانکی مرکزی ڕازی بوو کە بیتە 1300 نەک 1450 دوای دیسان زەختیان لێکردن لە زوعفی بانکی مرکزی بەداخەوە چونکە محافظی بانکی مرکزی ڕئیسی وزەرا داینایە کە ناوی ڕئیسی وزەرا دای بنێتەوە مؤسسەیەکی مستەقلە قانونێکی مستەقلی خۆی هەیە مەجلیسی ئیدارەی خۆی هەیە دەبێت ئەو قەرارەتانە لە مەجلیسی ئیدارەی بانکی مرکزی دەربچی نەک حکوومەت ئیجباری بکات. بەداخەوە حکوومەت ئیجباریان کردن و بەداخەوە دیسان دەڵێمەوە محافظی بانکی مرکزی ئێستا زۆر زەعیف بوو بەرامبەر بە حکوومەت و ئەو قەرارەیدا ئەو هەڵە گەورەیان کرد. کاکە حەکیمە من بە فکرم دێ محافظی بانکی مرکزی پێشووتر ینی بەڕەحمەت بێ مەسەرەن دکتۆر سنان شەبیبی یان دکتۆر عەبدولباست تورکی پاشی ئەو باوەڕ بکە ئەوها لە کۆبوونەوەکان بەرامبەری حکوومەت ڕادەوەستانەوە بەرامبەر ڕئیسی وزەرا کە مطلقاً مەجالیان نەدایە حکوومەت بە زەڕەیەکیش تەدەخول بکات لە ئیشوکاری بانکی مرکزی بەڵام پاشی ئەو دوو برادەرە بەداخەوە خەڵکی زەعیفیانی ناخۆیان ویستیان خەڵکێک بینن کە بتوانن ئەوە ئەمریان پێ بکەن کە ئەمرەکانی وان تەنفیز بکەن لۆیە ئەو کارە ساتانە ڕوویدا. باشە بەس دکتۆر دەستکاریکرد نرخی دۆلار لە بودجەدا جێگی دەکرێت یاخود ئەوە جیا لە دەرەوەی بودجەی ساڵانێ؟ ئەوە تەبان لە دەرەوەی بودجەیە بەڵام پێویستە کاتێک کە بانکی مرکزی با بڵێن یاری بە نرخی دینار دەکات چ بەرزبوونەوە چ بەدابەزین تەنسیقێک لەگەر وەزارەتی دارایی بکات لۆ ئەوەی وەزارەتی دارایی ینی وەلەو فترەیە بیت کە بودجە دادەندرێت عادەتەن لۆ ئەوەی ئەو نرخە دواتر دوای قەرار دەرچوونەکە تەوان لە ناو با بڵێن موازنە دابندرێت لۆ چونکە موازنە جەنابەت دەزانی موازنە 90% ئیراداتی عێراق ئیراداتی نەوتیە
و ئیرادی نەوتیش بە دۆلارە و لە موازنە دۆلار بە کوردەواری خۆمان دەڵێ خورد دەکەنەوە دەیکەنە دینار ئەزانی جالۆیە دەبێ ئەو سعرە دیار بیت حتا لە موازنە بکرێت ئەوە جانبک جانبی دووەم مەسلەی اعتماداتی مستەنەدی کە دەکرێت لۆ شەریکات لۆ خاصەتەن قەتاعی عام ئەوە بە دۆلار دەکرێت کە بە دۆلار دەکرێت دەبێ موازنە بزانیت ئەو دۆلارە بە چەند وە لەوەی بەو ڕقەمە دوای تەسجیلی بکات لە دائیرەی محاسبە چونکە لە دائیرەی محاسبە چاوت لێبی یعنی لە موازنەش ئەگەر تەماشای بکەی لە دائیرەی محاسبەش شت بە دۆلاری سەرف بکرێت ئەمە حسابێکمان نییە لە ناو حساباتی حکومی عێراقی بە ناوی دۆلار لۆیە دەبێ خوردی کاتەوە بیکاتەوە تەحویلی بکاتەوە دینار ئەزانی لۆیە دەبێ ئەو سعرە لە بودجە دیار بیت سوپاس دەکەم دوای ناوبڕەکە لەسەر دیارنەمانی 2 میلیارد دۆلاری قسە دەکەین دەگەڕێمەوە وڵاتان کاکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دێینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنییا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ سینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر سەبارەت بە دیارنەمانی 2 میلیارد و 500 میلیۆن دۆلار کە پارەی باجە پێدووە ئەو لە سەردەمی کێدا ڕوویداوە باس تێوگلانی 5 کۆمپانیا دەکرێت کە پارەکەیان بردووەوە بازەکە تایەکێک لەو کۆمپانیەکەە خاوەنەکەی کورد بێت کە 477 میلیارد دیناری لە پارەی باج ڕاکێشاوە پێ دوایە دەتوانرێت ئەم بڕە پارەیە بگەڕێنرێتەوە کاکە حەکیم بە حقیقەت ئەو مۆزوعە وەکو کە گوێمان لێبووە من لەگە وەزارەتیش قسەم کرد لە ساڵی 2021ەوە دەستی پێکردیە و بەداخەوە هەردوو حکوومەتی بەڕێزان کاک دکتۆر عادل عەبدولمەهدی و بەڕێز کازمی لە دەوڵەتی پێوە دیار بوون نەک دەوڵەت بوون نەزانی یعنی نەبوونی دەوڵەت هەبوو بە حەقیقەت ئەنجا لە نەبوونی دەوڵەت گەندەڵی زۆر دەبیت گەندەڵی بە شکلێک دەکرێت کە تەسەووری ناکەی ینی ناچیتە عەقڵی ئینسان هەروەکو بە جەنابتم گۆتەمێنەوە ینی کۆنترین مامۆستای محاسبەی مالیمە لە کوردستان ینی ناچیتە عەقڵم کە چۆن تواندرا شتێکی وا بکرێت لە کاتێک کە تو وەزارەتت هەبی و وەزیرت هەبی و وەکیلی وەزارەتت هەبی و مدەرا عامینت هەبن باش ئەو هەموو خەڵکە لە چێ بوو ڕاستە ممکنە وا بڵێن وەزیر ئاگای لە زۆر شت نەبی بەڵام زۆر شت هەیە نەخێر ئەگەر ئەو ئاگای لێ نەبی ناکرێت ئەگەر ئەو سەیتەڕەی لەسەر وەزارەتەکەی خۆی هەبی ناکرێت ئەو شتانە لە نەبوونی سەیتەڕەی وەزارەت لەسەر ئەو با بڵێن دائیرانە بوویتە سەوەبی ئەوەی ئەو گەندەڵە گەورانە دروست ببی ئێمە کاتی خۆی کە من وەکیلی وەزارەت بووم باوەڕ بکە من هەر تقریبا مانگانە مدیر عامی گۆمەرگ مدیر عامی زەریبە باگم دەکردن مدیر عامی محاسبەمان هەبوو لەوەی ئەو پارانەی کە دەبیتە ئیراد چونکە ئێمە دوو جۆر پارەمان هەیە لەو جیانە یان ئیرادە کاوە دەگەڕێتەوە دەبێ بگەڕێتەوە فەوڕەن
لۆ خەزێنەی دەوڵەت لە حسابی ئەوان نەمینیت یان ئەماناتی زەڕیبیە ئەماناتی زەڕیبی دەکەویتە حسابەکی مغڵق کە خەڵک ناتوانانی بە ئاسانی دەستی تێوە بدات ئەنجا ئەوەیان تەبەن ئێمە ئەو کات مانگانە باوەڕ بکە مانگانە ئیراداتی زەڕیبەمان دەگەڕاندەوە خەزێنەی دەوڵەت لەوەینەوەک دەستکاری بکرێتنەوەک تووشی ئەو وەزعانە بیچووکە لە عێراق فێڵ و حیلەی محاسەبی وا دەکەن کە باوەڕ ناکەم هیچ ئوستازێک لە ئەمریکا و ئینگلتەراش عقلی پێ بشێت زانێ ئەجالۆیە دەبی ئەتوو وەکو چ وەزیر چ وەکیلی وەزارە سەیتەڕەی تەواوت لەسەر دائیرەکان تەبی لەوەی ئەو ئیشکالانە دروست نەبی ئەو مەسەلەی ئەمانات جەناب دەزانی چ لە گۆمرگ چ لە دایرەی زەڕایب ئەمانات هەیە ئەمانات چییە ئەمانات ئەو شەریکاتانەی کە با بڵێن زەریبەیان لەسەر دەبیت یان خاصەتەن ئەوانەی کە داخلی ئێستا مەزادی با بڵێن عوملە دەبن ئەوەی بانکی مرکزی کە تو داخلی مەزاد دەبی غێرە تو ئیجازەی ئەوەت هەیە با بڵێن ئیستیرات ئەنجا ئەتوو چ دایرەی گومرگ بی چ دایرەی زەڕائب بی ئەوانە پێشتر ئەمانات لەو شەریکاتانە وەردەگرن و دوایی ئەوەی کە ئیشەکانی خۆیان کردیان با بڵێن ئەجا چ ئیشەکەتەوە بوو چ ساڵێکی بەسەرداچوو زۆربەی هەندێک ئەمانات کە ساڵێکی بەسەرداچوو هەندێکیان نەخێر دەبی دەورەی با بڵێن محاسەبیەکەی تەکامل بکە ممکنە لە ساڵێک زیاتر بیت ئەو کاتە ئەو ئەماناتە دێ ئەو شەریکەیە حسابی زەریبی خۆی لەگەڵ دائیرەی زەریبە دەکات ئەگەر ئەماناتەکە زۆرتر بوو لە پارەی زەریبە ئەو جزئی کە پارەی زەریبەیە دەبیتە ئیرادی دەوڵەت وەڕەسەن دەبێت دائیرەی محاسەبە سەحبی بکات لەوە خەزینەی دەوڵەت و ئەو جزئی ئەمانات کە دەمینیتەوە کە دەبێت بگەڕدرێتەوە لۆ صاحبی ئەماناتەکە ئەو شەریکەی کە صاحبی ئەماناتەکەیە ئەنجا ئەو 3.7 تریلیۆن دینارە ئەماناتی مجموعەیەک شەریکاتی زۆرە لە عێراق ینی هی یەک شەریکە و دوو شەریکە و 20 شەریکە و 50 شەریکە نییە هی مجموعەیەک شەریکاتی یەکجار زۆرە ئەماناتی زەریبی کە لەو حسابەوە بۆ لە بانکی ڕافیدەین باشە ئەنجا ئەگەر هاتوو ئەمانات بجێڕیەوە لۆ هەر شەریکێک تەمان ئەو پێنج شەریکەیە مطلقاً صاحبی ئەو ئەماناتانە نەبووی نەچاوت لێبی ینی ئەوە با بڵێن مجموعەیەک مافیا بوونە کە ئەو ئیشیان کردی بەڵام ئەو مافیایانە تەنها ئەو شەریکاتانە نین چونکە چاوت لێبی ئەمانات بە ئاسانی ناجێردرێتەوە لۆ شەریکات ئەمانات دەبێ ئەوەلەن حسابی زەریبە بکات لە فایلەکەی و تەصفیەی حسابی خۆی بکات ئەنجا ئەگەر زیادی کرد جوزەک لە ئامانات بگەڕێتەوە ئەنجا کە ئەو جوزئەش لە ئەمانات دەگەڕێتەوە دەبێت زەریبە تەدقیقی لەسەرە طبعاً ئەتوەزانی ینی قسمی شەریکات هەیە یەکەم جار تەدقیقی دەکات ئەنجا دوایی دائیرەی مالی هەیە تەدقیقی دەکات ینی ئەنجا تەدقیقی داخلی هەیە کە تەدقیقی دەکات دیوانی ڕقابەی مالی لە عێراق سیرکە لە عێراق جۆرێک لە ڕقابە هەیە ڕقابەی مستەمڕی پێدەگوترێت ڕقابەی مستەمڕ چییە دیوانی ڕقابەی مالی هەیئاتی هەیە لەناو هەموو وەزارەتێک و لەناو هەموو ئەو دائیرانەی کە دەڵێم دائیرە قەزم مدیریەی عامەیە چاوت لێبی لە عێراق پێی دەگوترێت دائیرە لەناو هەموو ئەو دائیرانەش کە مهمن کە پارەی زۆری تێدا حرەکە دەکات دیسان لەوێش هەیە دیوانی ڕقابەی مالی بە مستەمڕی تەدقیقی ئیشەکان دەکات یعنی وانە لێ بگەڕێتانی هایەتی ساڵ تەدقیق بکات نەخێر بە ئیستیمرار تەدقیق دەکات ینی ڕۆژانە تەدقیق دەکات باشە ئەگەر مافیایەکی زۆر گەورە نەبی چۆن لەو هەموو تەدقیقانە تێپەڕی ئەوە جانبی زەریبە خۆی ئەجاوەرە سەر مەصرف لە مەصرفیش کابرایەک بە چەکەک بێت مەسەلەن 100 میلیارد دینار بە یەک جار ئەماناتی زەریبی ئەخرەوە جێگای پرسیارە وەرە کاکەت و چۆن 100 میلیارد دینار ئەماناتی زەریبی هەبوو دائیمەن ئەوە بانکی بەڵێن هەموو بانکەکان لە عێراق کە شتێکی وا دەچیلۆیان سەحەی سەدور داوا دەکەن سەحەی سەدور بەدەستی کابرا نانێرن چاوت لێبی بە بەریدی سڕی خۆیان دەینێرنە دائیرەکە ئایا ئەو کتابەی ئێوە ڕاستە ئەو چەکەی ئێوە ڕاستە یان نا و ئەو دایرەش کاتێک کە جواب دەداتەوە بە طریقەی سڕی دیسان دەینێریتەوە لۆ مەصرف بزانە ینی ئیشەکان وا ئاسان نییە بەڵام ئەو مافیایە زۆر گەورە بووە وا پێدەچی
خەڵکێکی زۆری لە پشتە لە خودی وەزارەتی دارایی ممکنە لە جیهاتی بەرز ئەبن تەبان ئەوە تەقدیرە دەڵێم ئەوە ینی معلومات نییە چاوت لێبی چونکە تەقدیری من ئیشەکە دەزانم لە ناو ئیشەکە بوومە دەبێ خەڵک لە جیهاتی بەرز لە حکوومەت داخل بووبی دەبێ خەڵک لە جیهاتی بەرز لە لیژنەی دارایی پەرلەمانی داخل بووبی دەبێ خەڵک لە جیهاتی لە بانکی ڕافیدەین ینی کە ئەو سەریقەیە لە بانکی ڕافیدەین کرایە داخل بوو بن دەبێت جیهاتی بەرز لە خودی زەڕی بەدەستیان هەبی دەبێت جیهاتی سیاسی چاوت لێبی ئەوە مهمە جیهەتێکی سیاسی زۆر بەهێز لە پشت ئەو کاریسەیە بیت کە لە عێراق ڕوویدایە باشە دکتۆر بەس ئەنجا بەحقەت کاریسەیەکی زۆر گەورەیە کاکە حەکیم ینی 3.7 تریلیۆن دینار بە خلالی فترەیەکی کەم سەحب بکرێ و بەو شکلەیە و بڕوات و بزر ببیت بەڵام گەڕانەوەکەی ئایا چۆن دەگەڕێتەوە بە حقت ئایا ئەو پارەیە ئەو خەڵکانەی کە ئەو پارەیان بردێ لە ناو عێراق ماون یان چوینە دەرێتەوە و ڕۆیشتینە کاتی ئەگەر چوبنە دەرێ کاتێکی یەکزار زۆری پێویستە دەبێت و قەراراتی محکەمە دەربکەی و با بڵێن تەنسیق بکەی لەگەڵ شوڕتەی ئینتەرپۆل تەنسیق بکەی لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە ئەو حسابە مەسرەفیانە ڕۆیشتیتە ئەو بانقانە تەوان دەبێت تەنسیق بکەی لەگەڵ ئەو جیهەتانە لۆێ ئەگەر دەرچوو بن کاتێکی زۆری دەوێت لۆ گەڕانەوە و ئایا ئەگەڕێتەوە یان نا ئەوەش مەشکوکفی هەیە بەڵام ئەگەر لە ناو عێراقبی و تا ئێستا ئیشەکە لە ناو عێراقبی بەڵێ دەکرێت بە زووترین کات ئەگەر قەزا دەست و برد بکات لە مەوزوعەکە بەڵێ دەکرێت بە زووترین کات ئەو پارانە بگەڕێنرێنەوە باشە دکتۆر تەوان دەبێت محاسبەیەکی زۆر گەورەی مقەسڕینیش بکرێت چونکەوە کاریسەیە ئەوە گەندەڵێکی احتیادی نییە ئەوە کاریسەیە بەڵێ سوپاس دەکەم سەبارەت بە 200 میلیارەکە هەر پێشتر لە مانگی سێ میوانی ئێمە بووی باست لەوەکەت کە لەمپەری زۆر هەیە لە بەردەم نردنی 200 میلیارەکە ینی تازە بڵێن کۆتایی پێهاتووە وەرە ساڵی نوێەوە ئەگەر ڕێمدان و سامکە دەتوانرێت نی بڕەپارێکی باش بۆ هەرێم بێت ئەگەر لەسەر نەوت و ئەوانەش ڕێ بکەون کاکە حەکیم لە بانجی سێ بە جەنابتم گۆلەمپەری لۆ دروستکرایە و فکریش دێ نەهاتی تر پارەکە ڕاوەستاوە نییە بەڵێ ڕاست نیان نردی تر تا ئەوڕۆ نیان نردێ پارەکە بەداخەوە لە خلالی ئەو ساڵ سێ جاریان نردێ بەڵام جارێک لەسەر ساڵی 2021 حسابە دوو جار لەسەر ساڵی 2022 هاتی دوو مانگ و ئێستا ئەمەوە لە مانجی دەینە و مانجی دەشوا کۆتایی دێت نەخێر تازە زەحمەتە بەڵام لە بودجەی نوێ چ دەکرێت زۆر شت دەکرێت بەڵام دەبێ خەڵکی زانامان هەبی لە بەغدا لەو مەجالە چونکە پێشتریش ئێمە زۆر لوجان چوون و هاتن زۆر خەرکیشمان لە بەغدا هەبوو زۆر قسەی گەورەشیان کرد ئەوە وەزعەکەیە خۆ بە خۆت دەبینی نایەوێ من باسی بکەم خۆ دەبی لۆیە دەرس وەرگرین لە وەزعە وەزعەکەمان بەرە وەزعێکی باشتر لە بەغدا بگۆڕی باشە سەرپرسارێکتر بە کورتی کاک دکتۆر یعنی ئەم خەڵکە زانای بۆ وەزارەتەکانیش گرنگ نییە جگە لە بۆ ڤدانەی کە دەڕۆم بۆ بودجە ئێستا بۆ پۆستەکان کە دادەنرێت باوەڕ بکە کاکە حەکیمێست من ئەو قسەیە ناکەم لە وەسایلی ئەلام بەڵام ئەوەی کە من دەزانم شتی وا عەجیب گۆترایە شتی وا عەجیب باوەڕ بکە لە دارێن لە قوتووی هیچ عەتارێکیشدا نییەوە نییە ئەمە لە هەولێرە دەرین لە قۆدی عەتارە لە قۆدی عەتاریشدا نییە ئەو قسانە شتی وا کرایە ینی ئەتوو کە دەچێ دانوستان کاکە دەبی بزانی داوای چ دەکەی دەبی بزانین چ دەڵێی دەبێ ئاگات لە قسەکانی خۆت بی دەبی شارەزایی کاملت بە بودجە و مەسائلی دارایی هەبیت ئەنجا ئەوە جەنابەت باسی بودجە دەکەی بەڵام خۆ ئەوەی کە دەینێرینە وەزارەتی داخلیەش خۆ دەبی شوڕتەیەکی باش بی زابطەکی باش بیت خەوەی دەینێرینە دیفاع خۆ دەبی عەسکەریەکی دەرەجەیەک بیت لەوەی بتوانیشتمان لۆ بکات ئەو بەڵێ دکتۆر بەڵێ دکتۆر بەڵێ بەڵێ دیارە دکتۆر لەگەڵمان نەمات بەڵکو بتوانین وەری بگرینەوە باسی لە مەسەلەی پشکی هەرێم کرد کە گرینگە خەڵکانی پسپۆر برێدرێن بۆی کە سەرەسەر پشکی هەرێم بکەن بەتایبەت کە ساڵی 2023 وا بڕیارە حکوومەتی عێراق بودجەی هەبێ و بەتایبەت کابینەکەی محەممەد شاه سوودانی ئەگەر هەفتەی داهات و دەنگی پێ بدرێت پێشبینی دەکرێت لە ماوەیەکی کەمدا
بودجەی 2023 برێتە پەرلەمان بۆ باسی لەوەش کرد کە بڵێن خەڵکانەوانی کە بۆ پۆستە وەزاریەکان دەدەوێت کەسانی زانا و پسپۆر بن دیارە بەڵێ دیارە داوا لێبوون لە دکتۆر دەکەین دیارە لەگەڵمان نەماوە سوپاس بۆ بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق سوپاسی ئامادەبوون دەکەین داوا لێبوونش لە بەڕێستان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان